شوێنی بە ئامانزگرتنی درۆنەکەتان پێی نیشان بدات وەکو دەیبینن ئێستا لێرە لە سەربانەوە درۆنەکە کەوتۆتە خوارە و زیانی چێزگار زۆر بەر ماڵەکە کەوتووە وەکو دەیبێنن بەڵام لەبەر ئەوەی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوش بە هەمان شێوە دوو ماڵ تا سێ ماڵ لەولاترەوە لە هەمان کۆڵان و لە هەمان گەڕک درۆن بەرماڵێکی دیکە کەوتبوو بۆیە بەشێکی زۆر لە خەڵکی ئەو گەڕەکە ینی باسییان لەوە کرد کە زۆربەی کاتەکان خەڵکی ئێرە ماڵەکانیان چۆڵ کردووە یان ئێستاش کە دەیبینن بەهۆی ئەوەی کە ئەو ماڵە چۆڵ بووە کەس لە ماڵەوە نەبوونە ئێوارەی دوێنێ بۆیە هیچ زیانێکی گیانی بەر خاوەنی ماڵەکە نەکەوتووە بەڵام زەرەر و زیانێکی ێزگار زۆری مادی بەر ماڵەکە کەوتووە ینی هەم لە بەشی سەرەوەی ماڵەکە زیانی بەرکەوتووە هەم بەشی خوارەوەی ماڵەکە زیانی بەرکەوتووە جگە لەوە چەند ماڵێکی دیکەشکە لە تەنیشتی ئەو ماڵەوەن کە ئێستا لە دیمەنەکانە دەیبینن زیانی بەرکەوتووە لە سەرەتای دەستپێکردنی جەنگی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران ئەم گەڕەکەەوە بە تایبەتی ئەم کۆڵانە ئەمە سێم جارە لە ڕێگای درۆنەوە دەکرێتە ئامانج ینی ئەمە خانووی یەکەمیانە و ئەوی دیکەشیان ئەوی تەنیشتیشیان کە ئێستا دەیبینن لە سەرەوە زیانی بەرکەوتووە ئەمەش پارچەی درۆنە بەر ئەوێ کەوتووە وەجگەلەوە ئەگەر کامێرەمانەکەشم ئەو لاشتان نیشان بدات کە لەسەر ڕۆژی ڕابردوو زیان بەر ئەو ماڵەش کەوتو بوو لەوێ ینی لەو نزیکانە ئەمە سێم جارە لە ماوەی دەستپێکردنی ئەو جەنگە زیان بەر ئەو گەڕەکە دەکەوێت و خۆشبەختانە ئەوەی جێگای دڵخۆشیە بەوەی ئەو سێ هێرشێکە لەو گەڕەکە کراوە تاوەکو ئێستا زیانی گیانی نەبووە تەنها زیانی مادی هەبووە بەڵام ترس و دڵڕاوکەیەکی زۆر لە لای خەڵک دروست بوو بە تایبەتی دانیشتوانی ئەو گەڕەکە و ئەو کۆڵانانەی کە لێرەوە نزیکن بەشێک لە خەڵکی ئێرە داوا دەکەن بە تایبەتی ئەوانەی کە لە نزیکی ئەو ماڵانن داوا لە هێز ئەمریکان و حکوومەت یاریمی کوردستان دەکەن لێکۆڵینەوەیەک بکەن بۆچی ئەو گەڕەکە و ئەو کۆڵانە و بە تایبەتی ئەو چەند ماڵە بە ئاماز دەگیرێت ئایا هیچ شتێکی نامۆ لێرە هەیە یا خودنا ینی ئەمە قسەی خەڵکی گەڕەکەکەیە کە داوایان دەکەن کە لێکۆڵینەوە بکرێت بۆ ئەوەی ینی بۆ هەموو لایەک ڕوون بێتەوە کە ئێرە شوێنی نیشتە جێبوونە نەبارەگای هێزەکانی ئەمریکای لێ نە هیچ کەسێکی لێە بەڵام خەڵکی گەڕەکیش پێیان سەیرە بۆچی تەنها ئێرە بە ئاماز دەگیرێتن و بەوتەی خۆشیان باسییان لەوە کردکەوە ئێوارەدا دێت ماڵەکانیان چۆڵ دەکەن تاوەکو بەیانی ینی ئەو کاتانێک کە هێرش کراوەتە سەر ئێرە هەمووی کاتەکانی دوای سەعاتدەی شەو بووە هێرش کراوە ئێرە و سەرجەمی هێرشەکانیش لە ڕێگای درۆنەوە بووە و بێگومان وەکو تیشم زیانی گیانی نەبووە تەنها زیانی مادی بەر ئەو ماڵانە کەوتووە لە دەوروبەری ئەو گەڕەکە.